سەبارەت بەو نووسراوێکێکی تۆپی کوردستان لە بەرواری 25 چار تەوجیهی ئێمەی کردیە سەبارەت بە یاریگا طبعاً بخۆتان دەزانیانەوە سۆران ئێستا لە گەیشتە خۆناغی نایابی کوردستان نایابی کوردستانش جیاوازیەکی زۆری هەیە لە هەموو ڕوێکەوە لەگە خولەکانی تر چکو نایابی کوردستان هەر لە زۆری یاریەکانی و لە زۆری ژمارەی هاندەران و گەورەی خولەکە خۆی لە قیمەی خولەکانی ترە. بۆیە ئێشێت تۆپی کوردستان ساڵانە کە دەست بە خولەکان ئەکەتن ڕێنمای تایبەت بە یاریگاکانی خۆی دەرەکە بۆ هەموویانەکان بۆیە ئێستا ئەمە ئاگادار کردەوە کە لە سۆران هیچ یاریگایەکی بەپێی یاسا و ستاندەرەکان نییە کە تێدا یاریەکانی خولی نایابی کوردستانی تێدا بڕۆتن بۆیە ئێمەی وەکویانی وش سۆران ئاگادار کردەوە ئێمەش لە سۆران پێشترش دام و دەستگاکانی سۆران و لایەنی پەیوەنددارەکانی سۆرانمە هەموو بەڕسمی ئاگادار کردەوە کە ئەمە گرفتی نەبوونی یاریگا لە سۆران گرفتی سەرەکی کێشەی یانی وەرچی سۆرانە کە بەداخەوە تاوەکو ئێستا هیچ چارەسەرێک بۆ ئەو بابەتە نەدۆزرایتەوە. بەڵێ ئەگەر بێت و یاریگا بەو شێوەی کە ئێستا هەیە کە یاریگایەکی لاوانە کە بەکرێیان وەرچ سۆران بەکرێ گرتووە کە ئەوش هیچ بنەمایەکی ستانداردێکی تۆپی تێدا نەماوە بەهۆی خەریک لە ناوچوونە ئێستا یاریەکانی تێدا ناڕوە لە ئایندەدا. بەتاکید سۆران و جمهوری سۆران و یانێوەش سۆران بێ بەشەبی لە هەموو یاریەکانی خۆی لە خولی نایابی کوردستان ئەگەر بەو شێوەی ئێستا هەیە.